زانم کاتت باش پێکاتەکان پامی خۆیاندا کە ئەوەیە نابێت دەست بە کورسەکانیان ببرێت و نابێت کورسەکانیان کەم بکرێتەوە دابەشی بازنەکان بکرێت چونکە کێشەکەوەیە ئەوان دەڵێن ئەگەر هەرێمی کوردستان بکرێت چەند بازنەیەک با ئێمە لە چوارچەوەی هەرێمی کوردستان یەک باز نەبێت هاوشێوەی عێراق بەڵام ئەمە گفتوگوی لایەنە سیاسەکان لەسەرەوە ماوە ینی کێشەکەش ئێستا لەسەر کورسی پێکاتەکانە لەگەڵ هۆگرچۆتۆ شارەزای بواری هەڵبژاردن لەبارەی گفتوگوەکان کە ئەوان مایەکی زۆرە خەریکی گفتوگۆی لایەنە سیاسیەکان ڕێکخراوەکان پەرلەمان و حکوومەتن لەبارەی پێکاتەکان گەشتە چی ئێستا دەرەنجامی ئەوەی لە بەردەم لایەنە سیاسەکانەیە چییە؟ وەکو معلومە سندیدگایکی جیاواز هەیە بەڵام ئەوەی کە لێرە ئەوڕۆ گفتگۆی لەسەر دەکرێت ئەوەیە کە باز لە کۆتا دەکەین زارە دەبی قرارکەین هەرێمی کوردستان بەس نەتەوەی کوردی لێ ناژی و بەس موسڵمانیش نین بەڵکو ئاینی جیاواز نەتەوەی جیاواز لێرە دەژین بۆیە دەبێ زۆرێک لە نوێنەرایەتیان هەبێ شێواز و شکلی ئەو نوێنەرایەتیە ئەوەی کە وەکو بنەما وەکو پرەنسیپەیە یەکەمە بێ نوێنەرایەتی ڕاستەقینە بێ دووەم دەبێ بەڕاستی لای لە هەمووان بکرێتەوە ڕاست ئێستا کریستیان و تورکمان و ئەرمەن هەیە بەڵام لە کوردستان ئێزیدی تاکەیی زەردەشتی شەبەک کوردی فەیلی ئەرمەن سابی ئەیمەندایی دەیان یونیتی گچکەتر هەیە کە ئەمانە ژیان دەکەن پێویستە نوێنەرایەتیان هەبێ ئینجا ئەو ملبەملانەی کە ئایا لەسەر دەوائر دابەش بکرێ لە هەموو کوردستان دەنجیان بۆ بدرێنە دەبێت لە پێشدا ئەو مافە ئیقرار بکرێ ببتە ماف پاشان گفتوگۆ بچێتە سەر ئەوەی کە چێن ئەوانەی کە دەکرێن نوێنەرایەتیان هەبێ واتە جگە لە تورکمان و مەسیحی و ئەرمەن پێکاتەکانی دیکە ژیانەکان جێگەش پێویستیان بە کورسی هەیە هیچ گومانی تێدانێت چێ هەیە دوودڵ بێ لەوەی کوردی فەیلی کە زوڵمی گەوریان لەسەر کراوە ئیزافەی نەوعیە بۆ پەرلەمانی کوردستان کە کۆتایان هەبێت چێ گرفتی لەوە هەیە کە ئێزیدیەکان کە کاکەیەکان کە ئەمانە پێکاتەی ڕەسەنی ئەم ناوچەیەن بێشک ئێستا ئەمڕۆ لە پەنێڵەکان هەمویان داوا دەکەن و لە یاداشتێکدا ئێمە بە تێروتەسەلی ئەو دەخەینە بەردەستی سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی حکومەت و سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و هەروها نێردەی نەتەوەی گرتوەکانی لە یونامی کە ئێستا ڕعایەتی ئەو گفتوگویانە دەکا و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و نوێنەرەکانیان داوای ئەویان هەیە کە ئەو 11 کورسی بێ یا کورسەکان زیاد بکرێت نا هیچ گومان تێدا نیە بەڕاستی نەکەر کورسی زیاد بکرێت ئەمڕۆ لە وتارەکەدا باسم کرد کە لە دنیادا تەجروبەی باشتریش هەیە ئێمە لە هەرێمی کوردستان طموحی ئەومان هەیە کە بەرلەمانی دوو ژووریمان هەبی یعنی ژووری هەمووان و ژوورێکی تایبەت بە کەمینەکان ئەمە مۆدێلێکە کە هەیە یان ئەوەتە لیژانی تایبەتمەندە ناو پەرلەمان هەبێ و لەگەڵ ئەوەی شین کە هێدیێتی بەرە ئەوە بڕۆین کە ڤیتۆشیان هەبی لەسەر ئەو قەرارانێک کە پەیوەندی بە ژیانی یا تایبەتمەندی کەمینەکان هەیە دەستی بۆ بۆی کێشەکە قوڵترە بێتەوە هیچ گومان تێدانێ خۆی کێشە نیە مافە دەبێ لایەنە سیاسەکان بەبەر پرسیارانە مامەڵە لەگەڵەوە بکەن لە قۆناغێکی مێژووی نەڕوانن کە ئەو ڕۆ بۆ نمونە کەمینەکان ئەگەر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دەنگەدەن تۆ زەماناتیان بۆ دروستکەوان لەگەڵ کەس ناڕۆن بەڵام لە هەموو دنیا کاتێک زەمانات و گرنتی نییە بۆ کەمینەکان دائیمەن لەگەڵ ئەو زۆرینەیە دەڕۆن کە بڕیاری پێدەدرێ بۆیە دەبێ هێز و لایەنە سیاسیەکان لەو دیدەوت سەیری پرۆسەکە بکەن نەک بە دیدی ئەوەی حسابێکی سانەوی مەرحەلی بکەن مافە دەبێ بدرێ ئەگەنا کوردستان بەبێ ئەوان هەرجوان نییە سپاس ژوان پێشتر گفتوگۆ بوو گفتوگۆی لایەنە سیاسیەکان لەسەرەوە بووکەوە پێکاتەی تورکمان کریستیان ئەرمەن کورسەکانیان یەکلایی بکرێتەوە بەڵام ئێستا پێکاتەکانی دیکەش ئاینەکانی دیکەش داوای کورسی خۆیان دەکەن ئەمڕۆژ ئەم داواکاریە بە فەرمی دەدەنە لایەنە سیاسیەکان دەدەنە پەرلەمانی کوردستان دەدەنە نەتەوەی گرتوەکان واتە تا زیاتر گفتوگۆ بکرێت کێشەکان ئاڵۆزتر دەبێت بۆیە پێویستە ماوەیەکی زوو لایەنە سیاسەکان لەبارەی کورسی پێکاتەکان بازنەکانی هەڵبژاردن بگەنە ڕێکەوتن بۆی کەوا هەڵبژاردن لەو وادە بکرێت کە سەرۆکە ئێرەمی کوردستان دیاری کردووە بەڵام پێدەچێت زۆر لەوە زیاتر دواب بکەوێت کە چاوەڕوان دەکرێت ژە هەولێری ئەفکارمە هوشمان سەدق باکە ڕاستەخوازانێت دەنگەلێک سوپاس بووە